عومەر موختار جەنگاوەرەکەی بیابان سەربەرز بە و هیچ کاتێک سەر نزم مەکە گەرچی زۆر ناچاریش بیت چونکە هیچ گەرەنتیەک نییە ژیان هەلێکی ترت پێ ببەخشێ سەر بەرز بکەیتەوە. ئەمە دەقی قسەیەکی عومەر موختارە کە دواتر ئەو قسەیە بوو بە وردی سەرزوبانی شۆڕژگێڕان. 20 مانگی هەشتی ساڵی 1858 لە بەتنای بەرقال لە کێوی سەوز عومەر موختار کوڕی عومەری منەفی هیلالی ناسراو بە عومەر موختار لەدایک دەبێت. مەولەوی تاوەگۆزی وتەنی لە دایکبوونی یەکەم هەمووان تیایدا یەکسانین، لە دایکبوونی دووەم لە دەستی خۆتە، خۆت بڕیار دەدەی ببی بە بەری کام دارە و لقی کام درەخت و لوتکەی کام شاخە. عومەر موختار لە پەیمانگای جغبوبی بۆ ماوەی 8 ساڵ لە بابەتی زانستە شەرعیەکاندا درێژەی بە خوێندندا و شارەزایی پەیدا کردووە. ساڵی 1897 محەممەد مەهدی سنووسی عومەر موختاری کرد بە ڕاوێژکار و دواتر بەرپرسی شارۆچکەی زاویە. ساڵی 1902 محەممەد مەهدی سنووسی کۆچی دوایی کرد لەسەر داوای سنووسیەکان. عومەر موختار هەمان بەرپرسیارەتی شارۆچکەی زاویەی وەرگرتەوە و بۆ ماوەی 8 ساڵ لەو پۆستەدا مایەوە. تا ساڵی 1931 دژ بە هێزەکانی ئیتالیا جەنگا و ئیستیعماری ئیتالیای بەسەر خاکی لیبیادا ڕەت کردەوە. بۆ ماوەی 20 ساڵ لە خاکی لیبیادا بوو بە سنگێکی چەقی و بوو بە لووتکەی شاخێکی نەبەزی و بوو بە ئەستێرەی بیابان و بوو بە تەوقێک و لە گردنی ئیتالیەکان ئاڵا. هەوڵی ئیتالیەکان بۆ شکست پێهێنانی جوڵانەوەکەی عومەر موختار بەردەوام بوو، بەڵام لە هەرکوێ بۆسە بۆ کوشتنی دادەنرا ئەو لە هەنگاوی پێش بۆسەی ئیتالیەکان کەمینی دادەنا و بەدەیان کەسی لێ دەکوشتن. تاوەی عومەر موختار لە تەمەنی 73 ساڵی و دوای زیاتر لە 20 ساڵ خەبات ئیتالیەکان شکست دەێنن بەرامبەر ئەو شێرە بە تەمەنە بە ئەزموونەی ناو بێشە و لانەی شۆڕژگێڕانی لیبیا. دواتر ئیتالیا داوا لە ئەمریکا دەکات یارمەتی بدات لە گرتنی عومەر موختار. ساڵی 1930 هێزەکانی ئیتالیا بە هاوکاری دەستگا هەواڵگریەکانی ئەمریکا عومەر موختار دەستگیر دەکەن. دواتر دادگایەکی ڕووکەش پێکێنرا بۆ دادگاییکردنی. ڕێو ڕەسمی دادگاکە دادوەر سەرەتا پرسیار لە عومەر موختار دەکات و دەڵێت تۆ جەنگت دژی ئیتالیەکان کردووە و هانی خەڵکت داوە دژی ئێمە شەڕ بکات. عومەر موختار ڕووە و دادوەر دەڵێت ماوەی 20 ساڵە من دژی سوپای داگیرکاری وڵات دەجەنگم و پەشیمان نیم. دواتر دادوەر فەرمانی لە سێدارەدانی بەسەردا دەسەپێنێت هەرچەند تەمەنی لەو کاتەدا 70 ساڵ بەرەوسەرەوەیە و عومەر موختار لە بەرامبەر حکمی لە سێدارەدانەکە پەشیمانی دەرنابڕێت و دەڵێت خۆشحاڵم کۆتاییەکی باشم هەبوو.